پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ خوای گەورە لە گوناهەکانی پێشووی خۆش دەبێت. غفر له ما تقدم من ذنبه. گوناهەکانی پێشووت هەمووی دەسڕێتەوە. پێویستت بەوە نییە شتێک بکەی عیبادەتێ بکەی کە گوناهەکانە بسڕێتەوە بۆی لای خوا شەرمەزار نەبیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل سلامی خوای لەسەر بێ پێی فەرموو ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ ئامین. بۆچی بڵێ ئامین؟ فەرمی خوایەگەن یەخوا لوتی بە قوڕا بچێ، یەخوا زەلیل بێ، یەخوا سەرشۆڕ بێ، یەخوا داما و خراپ بێت حاڵ و ژیانی لە دنیا و قیامەتا کێ؟ ئەو کەسە کێ دوعای زەلیلی لێکراوە؟ جبرائیل بە فەرمانی خوا دوعای لێکە سلامی خوای لەسەر بێ و بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بڵێ ئامین خوا زەلیلیکە، خوا لوتی بشکێنێ. ئەو کەسەی مانگی ڕەمەزانی بەسەرا تێئەپەڕێ بەڵام خوا لێی خۆش نابێت چونکە بە ڕۆژوو نابێت بەبێ عوزر. باسی کەسێک عوزری نەبێت. گەنجێکە یەک کێشەینێ تەندروست ڕۆژوو مانگی ڕەمەزان ناگرێ، ئەوە دوعات لێکراوە بە خۆتا بچۆرە تۆبە بکە بگەڕێ وەلای خوا. دوعات لێکراوە بە زەلیلی بژی، بە زەلیلی بمریت. بەڕێزترین مەلایکە سەلامی خوای لەسەر بێ دوعات لێەکە، گەورەترین مرۆڤیش کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئامین دەکا دەفەرمێ ئامین خوایە زەلیلی بکەی ئەو کەسەی بەبێ عوزر مانگی ڕەمەزان ناگرێ، خوایە سەرشۆڕیکەی. ئەو کەسەی بە ڕۆژوو دەبێ بێگومان خوا لێی خۆش دەبێت. وعدی داوە لەسەر زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسەی مانگی ڕەمەزان بگرێ خوا لە هەموو گوناهەکانی پێشووی خۆش دەبێت. بۆیە ئیمامی ابن جەوزی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ واللهی ئەگەر بە ئەهلی گۆڕستانەکان ئێستا بوترێ ئاواتان چییە؟ ئەو ئازیزانی ئێمە کە مردوونە خوا لیان خۆش بێ. ئەگەر پێیان بوتری ئاواتان چییە؟ چی ئاواتێکتان هەیە؟ هەمویان دەڵێن ئاواتمان ئەوەی یەک مانگی ڕەمەزان لەو مانگی ڕەمەزانی یەک ڕۆژ بە ڕۆژوو بین، بگەڕێنەوە بۆ دنیا یەک ڕۆژێکیش بێ بیگرین هەر بۆ ئێمە زۆرە. ڕۆژێک دێت ئاواتە خوازین بگەڕێنەوە بۆ دنیا بۆی ڕۆژێک لەگەڵ ئەو خەڵکا بە ڕۆژوو بین، بەڵام ئاواتەکە نایەتەتی. ئەمڕۆ فرسەتە بە ئیزنی خوا لە دەست خۆتی مەدە. بۆیە خوای گەورە مانگی ڕەمەزانی داناوە، ڕۆژووی داناوە تا لە گوناهەکانمان خۆش بێت، تا بمان خاتە بەهەشتەوە، تا دڵخۆشی دنیا و قیامەتمان بکە. بۆیە دڵخۆش ببە ئەوەی کە بە ڕۆژووی بێتاقەت مەبە و بێزاریش مەبە بە پشتیوانی خوای گەورە.